مادەڕەشەکە دیسان لە قەزای شارەزور دەرکەوتەوە. ئەم مادەیە چەند هەفتەیەکە بەردەوام لە قەزای شارەزور دەڕێژرێت. ئەم جێگەیە نزیکە لە ناحەی زەڕایان و 100 مەتر لە دارستانی دەستکردی زەڕایانەوە دوورە. ئەم مادەیە هاوشێوەی تێزا بە بۆنێکی زۆر توندی هەیە کە ئینسان ناتوانێت خۆی لە بەریا بگرێت و لە بەردەم ئەو بۆنەیە بوەستێت. لێرەوە شاید حاڵێک ئێستا تێپەڕی پێی ڕاگەاندم کە زیاتر لە 15 ڕۆژە ئاگادارەکە ئەم مادەیە لێرە ڕژێنراوە، بەڵام بەو ڕێژە زۆرە نەبووە. دیارە ئێرە وەک کۆگایەک بۆ هەڵژانی ئەو مادە بەکار هاتووە و زیاتر لە چەند بارێکی تێدا ڕژێنراوە. ئەوەی دەیبینێن بەردەوام ئەو مادەیە دەقوڵێت وەک بڵێ گەرمە و ئاگری لە ژێر بێت. ئەم مادەیە یەکەم حاڵەت نییە کە لە قەزای شارەزور دەڕێژرێت، زیاتر لە 5 حاڵەتی تر لە 5 شوێنی جیاواز لە قەزای شارەزور ڕژێنراوە. تا ئێستا لایانی پەیوەندیدار و هێزە ئەمنیەکان هیچ کەسێکیان هیچ بابەتێکیان بۆ میدیاکان ڕوون نەکردێتەوە ئایا لەسەر ئەم بابەتە هیچ کەسێک دەستگیر کراوە یا خوتنە. و بەڵام ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەری ناحەی زەڕایان پێی ڕاگەیاندم کە ئێمە بە دوواداچوونی جددی ورد دەکەین بۆ دۆزینەوەی ئەم کەسانەی کە ئەم مادەیە لە قەزای شارەزور و چواردەوری دەڕێژن.